خۆشەویستان دەستپێکی وتارەکەم بۆی دەست پێ دەکەم کەوا کەنجینێ مسلمان دەبیتە ئیماندار کەنجینێ یەکێک کە مسلمان دەبێتن تاوەکو دەبیتە ئیماندار پێویستی بە دوو شتی دەبیتن یەکەمینیان پێویستی بە زەمەنی هەیە دووەمینیان پێویستی بە معلومەی هەیە معلومە چ وەربگریتن هەتاوەکو لە مسلمانەتی ببیتە مؤمن ومؤمن مطلوبة لك لبوما چونکە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا آمنوا يعني بس إيمان بینی کافی نییە چونکە خوای گەورە دەفەرمێتن یا ئەیها الذین آمنوا آمنوا وخوای گەورە لە سوورەت والعصر زۆر بەڕوونی باس دەکاتن ئیمان کافی نییە ئیمان دەینیم دوای عەمەلی ساڵح دەکەی دوای حەق پێش دەبی دوایە کە سەبر دەگری لەسەر ئەزیەتەکانی کەواتە هەر یەکەک پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا تەمەنی بۆ 40 ساڵ صالح بوو دوایە کە بۆ مصلح مصلحی مهمە صالحی گرینگە بەڵام مصلحی گرینگترە کاتێک کە ئینسان صالح دەبیتن خەڵک پێیان دەگۆ صادق و ئەمین خەڵک ئامانەتی خۆی لە کندادەنا زێڕەکەی خۆی لە کندادەنا پارەکەی خۆی لە کندادەنا دوایە کە بۆ مصلح هەر ئەوانەی کە سیقان پێ دەکرد پێیان گۆ صادق و ئەمین ئەوجارە گوتیان کاذب و ساحر هەم بزانە چونکە لۆ مصلحی گەورەترە میهرەبانی دڵسۆزی و لێزانی